شەوی هەڵدا کە درێژترین شەوی پاییزە و دەستپێکی جستان دەست پێەکە. شەوی هەڵدا لە بەشداربوونم لێرە لە قەزای چۆمان هەموو ساڵێک تێدا بەشدار بووین. ئەجا هەرجاری چالاکوانێک هەستاینە بە زیندووکردنەوەی شەوی هەڵدا. شەوی هەڵدا زۆرتر لە کوردستانی ڕۆژهەڵات باو بووە، لێرە کەمتر بووە، بەڵام پاش ڕاپەڕین لێرەش دەستی پێکرد. گواستنەوەی شەوی هەڵدا بە ئەو خواردنە کوردەواریانەی با بڵێن بە ئەو شەوچەرانەی کە دایانە لە مەدرسوانە، گواستنەوەی قۆناغەکانی قەدیم پێشەخۆیتان لە باو و باپیران و لە دیوەخانە و لەوانە گواستڕایتۆ ناو شەوی هەڵدا. بەڵام دیسانیش خۆشببختانە لەو گەنج و لاوانەی کەس کۆڕدێن بەشدارە بن لۆ زیندووکردنەوەی ئەو شەوە بە پیرۆز ێزانم ئەو خەڵکانی کە بەشدار بووینە ئینسان خاوەن ئەزمون بووینە. بەڵام دەبی هەدەفەکە چیە؟ هەدەف لێرە هەندێک پەیوەندی کۆمەڵایەتەکانن، هەندێک تێگەیشتنن لەسەر دۆخینەتەوەی خۆت، لێک تێگەیشتن هەنە، دەبی ئاڵوگۆڕی بیر و باوەڕ بکرێت لەناو شەوی هەڵدا. ئەوانەی کە بە ئاشنانینە بە کەلتور و بە کەلتوری نەتەوەی خۆیان پێویستە پێیان ئاشنا بکەین، قسەیان لەگەڵ بکەین کە کەلتور و بەڕێوە چووە.